ناکاو ینی دەنجەوەی نەهاتبرین لورە لور بیبێ یەکسەر گرمەی هات و بە ئاردیکەوت پارتەیەکێک لەو تەنانەی کە ئاراستەی کوسڵخانەی نێودەوڵەتی هەولێر کرابوو لە یەکێک لە کۆڵانەکانی کۆمەلگای زێڕین لەسەر ڕێگای هەولێر پیرمام کەوتۆتە خوارەوێرە کۆمەلگای زێڕینە دروست نزیکی با بڵێن چارەکە سەعاتێک پێش ئێستا پارچەیەکێک لەو تەنانەی کە ئاراستە کرابوو کەوتۆتە ناوێکێک لە کۆڵانەکانی کۆمەلگای زێڕیندا دەمێت قسە لەگەڵێکێک لە شایەت حاڵەکان بکەم مامەسلااوت لێ بێت باست کرد کە دەنگێکی گەورە هات چۆن بۆ وڵای ڕاداوکە دانیشتێ ناکاو ینی دەنجەوەی نەهاتبرین لورە لور بیبێ یەکسەر گرمەی هات و بە ئاردیکەوت بە چەند شوێن کەوتووە وڵای ئەو چاردەوەی هەمووی پارچە لەم سربانەکان چووە ئارەش بەزار حەملە هەم لایەک سەلامەتەنە حەملە لەخوای بە زیاد بی ئینشاءالله هەر سەلامەتیش دەبێت باش ئەوەی دیتان درۆم بیان موشە والله نازانم نەمدەم بەچی لێ چوو پارچەکان نازم ئاسنە لێرە کەوتی نازانم چ لێ نازانم هێزان پارچە ئاسنە و چ دیار نیە چی تێ ناگەم بەخۆم باشە کەس بریندار نەبوو ناوەڵە الحەمدلای ناوەڵە هاتمە دێ لە جیرانەکانم پرسیار حەملە هەم سەلامەتن لەخوای بە زیاد بەس زەرە بە ماڵەکان گەیشتیا بەخوای ئاگادار نیم ئەمیش تازە هاتمە دەرێ بس ان شاء الله يزنى بتشي خرج باز لكن ان شاء الله سيارة ان شاء الله مادام بس كسبين دارنا ولا خويا بزياد زۆر باشە دەست خۆش بێتن وەکو جێتان لێ بووە ئەمە قسەیەکێک لەو شات حاڵانەیە کە باز دەکات لەگەڵ دەنگێکی گەورە هاتنە دەرەوە پارچەی ئەو تەنێک کە ئاراستە کرابوو کۆتۆتە بەشێکی زۆر لەو سەربانانەی لە کۆمەلگای زێڕین بە دیاریکراویش یەکێک لە کۆڵانەکان پارچەیەکی گەورەی ئەو تەنە کەوتۆتە نێو ناوەڕاستی کۆڵانەکە و لە ئێستادا تیمەکانی ئاسایشی پۆلیس دێرن بۆی لێکۆڵنەوە لەسەر ڕووداوەکە بکەن